بەڵە بۆ قسەکردنی زیاتر لە سەرانپرسە لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز پێشەوە هۆرامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردو. بەڕێز پێشەوە هۆرامانی بەخێر بێن. سپاس بەڵێدەبوونت. هۆکاری چییە هەر جارە و بە پاسا و بیانووی بێبنەما ئەم گروپانە هەرێمی کوردستانەکەنە ئامانج؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاو لە ئەوەی بەڕێز و لە بینەرانی کوردستان 24 بەر لەوەی کە شتێک هەبێ بە ناوی شەڕی ئیسرائیل لەگەڵ ئەو گروپانی کە لە غەزە ئامادەیان هەیە شەڕەکەن لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل، بردومانکردنی هەرێمی کوردستان لە ڕێگەی جۆراوجۆرەوە هەمیشە هەبووە و پێشتریش بە چەندین ڕێگەی جۆراوجۆرەم کارەکراوە بەرامبەر بە هەرێمی کوردستان و بە تایبەت بە پارێزگای هەولێر و پێش ماوەیەک حاڵەتێکی لەم شێوەیە ڕوویدا. لیژنەی پەرلەمانی لە پەرلەمانی عێراق و هەروەها لە حکوومەتی فیدراڵ سەردانی هەولێریان کرد بۆ خۆیان لێکۆڵینەوەیان لەو بابەتە کرد کە گوایاوترا ئەو شوێنی بردومان کراوە بارەگایەکی ئیسرائیل بووە. هەر بۆ خۆشیان لە دەرەنجامی لێکۆڵینەوەکانیان ڕایانگەیان کە هیچ شتێکی واوە، هیچ ئاماژەیەک و هیچ بەڵگەیەک لەسەرەمە بوونی نییە. بۆیە ئێستاش ناوە بە شێوەیەکی ترسنۆکانەوە، بە شێوەیەکی تیرۆریستیانە، چونکە مەکردەوەی تیرۆریستیە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت، هێرشەکرێتە سەر ناوچەی جیاواز بە تایبەت لە سنووری پارێزگای هەولێر لە ڕێگەی درۆنەوە. پێش چەند ڕۆژێکی ژەمە دووبارە بوویەوە لە دووسێ شوێن ئەم حاڵەتە ڕوویدا و وترا کە چەند بارەگایەکی ئیسرائیل بردومان کراوە. بەڵام ئەبێت ئێمە دیسان بڵین کە ئەمە بیانوویەک و سەر لێ شێوانێکە و ئەم گروپانە خۆیان زۆر بانگەشەیەوەکەن کە گوایە لە شەڕدان لە دژی دەوڵەتی ئیسرائیل ناتوان و ئەو ئازایەتیان نەبووە تاوەکو ئێستا بچن ناو شەڕەکەەوە. بۆیە هەرێمی کوردستان بە ئامانجەگرن و ئەم حاڵەتە بەردەوامە ینی بە دووبارەی ڕوئەدات. جا گەر شەڕیان لەگەڵ ئیسرائیلە یان لەگەڵ ئەمریکا کە هاوپەیمانی یەکەمی ئیسرائیلە بۆ هەرێمی کوردستانەکەنە ئەمە چیانەوێت لە هەرێمی کوردستان؟ هەر مەشاکیلێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووبدا دەوان بە جۆرێک لە جۆرەکانی بەستنەوە بە هەرێمی کوردستانەوە و حکوومەتی هەرێمی کوردستانەوە. وەکووتم ئەمە بیانووی بێبنەمان و هەرێمی کوردستان هیچ کاتێک بەشێک نەبووە لەم کێشەمەلملالیانی کە لەم ناوچەیەدا ڕوویانداوە. بەعکسەوە هەرێمی کوردستان هەمیشە ویستێتی ڕۆڵێکی خێر و لەبەرەوەی کە ئێمە بە خۆمان لە هەموو کەس زیاتر قوربانی شەڕ و قوربانی ئەو جەنگانەین کە بە درێژایی مێژوو خەڵکی هەرێمی کوردستان بۆتە قوربانیان و شەهید و ئاوارەی و دەربەدەری و ماڵوێرانی دەستکەوتی جەنگ بۆ ئێمە. بۆیە هیچ کاتێک هەرێمی کوردستان لەم ناوچەیەدا بۆ هیچ دەوڵەت و بۆ هیچ دراوسێ و بۆ هیچ وڵاتێک نە ئێوە بێتە سەرێشە، نە ئەوێت کێشە دروستکاوە نە بەشێکە بێت لەو ململانیانێک کە ڕوێدەن. تەنها وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان داوایە کادەوەیە کە کۆتا چارەسەر و هەمیشە حەل گەڕانەوەیە بۆ گفتوگۆ و کێشە و گرفتی هەموو وڵاتێک، هەموو گروپێک، هەموو دوو تەرەف لە کۆتاییە بە گفتوگۆ چارەسەر دەکرێت. بۆیە ئێمە نەمانویست و ناشمانەوێت بەشێک بین لە هیچ کێشە و ململانەیەک و ئەم تۆمەتبارکردنش بەڕاستی تۆمەتی بێبنەمایە، سەر لێ شێوانە و هەوڵی تیرۆریستی و هەوڵی نەزۆکی ترسنۆکانە هەرێمی کوردستان ڕناگرێت لەو باوەڕی کە هەیەی کە ئاشتی و پێکەوە ژیان و سەقامگیریە لەم ناوچەیەدا. ئەو هەوڵانی ئەوان بۆ تێکدانی ئاسایشی سەقامگیری هەرێمی کوردستان پێتان وانە زیاتر بۆ بەهێزی پێگەی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە لەم ناوچەیە؟ بێگومان وەکو وتم ئاسان نییە و هەزم ناکرێت کە هەرێمێک هەبێت لە ناوچەیەکدا کە دەوروبەری هەمووی ئاگر بێت هەوڵی ئەوە بدات کە خەڵکەکەی خۆی بە سەلامەت بهێڵێتەوە و دوایی ئەوەشی پێ بکرێت بۆ دەوروبەری لە بینینی ڕۆڵی چاکەخوازی و ڕۆڵی ئاشتی بۆ هەموو گەلانی ئەم ناوچەیە ینی هەزم ناکرێت بۆیان. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی تەواوی هەیە بۆی کە ئەم هەرێمە وەکو هەرێمێکی سەقامگیر و ئارام و هاونیشتیمانیەکانی بە سەلامەتی تایدا بژین و دووبارە یەکەمەوە ناچینە ناو هیچ ململانێ و هیچ کێشە و گرفتێکی هیچ تەڕەفێکەوە و ئەوەشی کە بەردەوام دووبارە بێتەوە
هەموو جار لە ژێر ناوی جیاوازە بەڵام ئەزانین کە ئەم ڕقە بەرامبەر بە کەس نیە ئەم ڕقە بەرامبەرە بە خەڵکی هەرێمی کوردستان ئیتر ئایا ئەگەر ئێستا لە ڕێگەی دڕۆنەوە کرابێت لە ڕێگەی جیاواز و بە شێوەی دیکە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت هەر ئەم عەقڵیەتەیە کە لەگەڵ ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستانیش لە بەغداوە نان بڕاو بکاتەوە ئەگەر بێت و لە حکوومەتی فیدراڵیدا و لەناو حکوومەتی عێراقدا دەنگێک هەبێت کە لەگەڵ چارەسەری کێشەکان بێت و لەگەڵ ئەوە بێت کە کێشەکانی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت ئەم جۆرە دەنگانە ڕوبەڕووی ئەوەستنەوە و هەمیشە هەوڵی ئەویان داوە کە هەرێمێکی ناسەقامگیر و هەرێمێکی لاواز ببینن تاوەکو ئێستام هەوڵیان بۆ نەچوەتە سەر و حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەمیشە هەوڵەدات کە نەهێڵێت ئەم ئارەزوو ئەم خەونەشیان بۆ بچێتە سەرکە لێدانە لە پێگەی هەرێمی کوردستان و نیشاندانی هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی ناسەقامگیر لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بەڵام تاوەکو ئێستا نەیانتوانیەوە ئەم ئامانجیان بپێکن و ناشی پێکن بەڵێ بێگومان ئەو لایەنانەی کە لەناو حکوومەتی عێراقن هەندێکیان هۆکارن لەو شارانەیە کرێتە سەر هەرێمی کوردستان چه ئابووری چ سیاسی بۆ نانبڕینی خەڵک ڕەنگە هەندێکیان هەر لە پشتم گروپانەوە بن کام هێرشاناکەنە سەر هەرێمی کوردستان بۆ ئەو لایەنانە و بەشێکی زۆری حکوومەتی عێراقیش ئازان بۆ هەرێمی کوردستان نان بڕاوی بکەن فشاری بخەنە سەر بەڵام ناتوانە گروپە چەکدارانە ڕابگرن بێگومان ئەگەر وەکو پێشتری ژوتم ئارەزوویەک هەبێ بۆ چارەسەری کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان کە ئێمە ئەممان لە بەڕێز محەممەد شیع سوودانی بەدی کردووە و دەبینین کە خواستی هەیە کە کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکات و هەرێمی کوردستانیش بۆ مەهەنگاوی باشی ناوە زۆر چۆتە پێشەوە بەڵام هەر جارێک پێشڤەچوونێک هەبوو بێت نزیک بوونەوەیەک هەبوو بێت لە نێوان هەردوو لە بێگومان ئەم جۆرە گروپانە ڕۆڵی خۆیان لە ئاژاوە و لە دروستکردنی فیتنە گێڕاوەی چا بە هەر جۆرێک بوو بێت بۆیە ئەگەر بە درۆن بیکەن یاوەکو بە موچەبڕکردن لای ئێمە جیاوازینی هەردووکی وەکو یەک سەیرەکەین و داوا ئەکەین لە هەموو لایەنەکانی عێراق و ئەوانەی کە پێکهێنەری حکوومەتی عێراقن و بەتایبەت بەڕێز جەنابی سەرۆکوەزیران کە هەوڵ بدەن چالاکی و کارە تێکدارانەکانی ئەم گروپە لە یاسا دەرچوانە سنووردار بکەن و ڕێگە نەدەن ئارامی و سەقامگیری هیچ ناوچەیەکی عێراق تێک بدەن بەڵێ ڕێز پێشەوە هەڕەمانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ ئامادە بووی سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش.